بە بڕوای من دەستگیرکردنی ژنە پەرلەمانتاران و سندنەوەی حەسانەی پەرلەمانی لەوانە پێشێلکردنی مافێکی دەستوری و دیموکراتیە، پێشێلکردنی مافی مرۆڤە، پێشێلکردنی مافی ژنە، پاشە کشەکردنە بەوەی کە ڕێگە و ئاستەنگ بۆ ژنان دروست بکرێت لە بەردەم بەشداریکردنی ژنان لە کایە سیاسیەکانە. بۆیە من بۆ خۆم زۆر نیگەرانم بەوەی کە لە تورکیا ژنە پەرلەمانتار لەیلا گوڤەن دەستگیر کرا و سزای 22 ساڵ زیندانی بەسەردادرا لە کاتێکدا ئەتوانم بڵێم ئەم ژنە پەرلەمانتارە یەکێک بۆ لەو ژنانەی کە بەڕاستی نمونەی ژنی خەباتگێڕ و نمونەی بەرخۆدان و نمونەی توانا و لێهاتووی بۆ لە کاتێکدا لە ساڵی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو ئێمە ئاگداری ئەوە بووین کە ئەم ژنە لە پێناوی بەرجەستەکردنی مافی مرۆڤ، لە پێناوی ئازادی ڕادەربڕین و سیاسەتکردن چەند مانگێکی دوور و درێژ زیاتر لە 180 ڕۆژ ئەم ژنەمانی لە خواردن گرت. یعنی ئەوە ئیرادەی ئەو بوو وای کرد کە ئەو ژنە بژی و بمێنێت و بتوانێت درێژە بە بەرخۆدان و تێکۆشانی خۆی بدە، بەڵام بەداخەوە لە جیاتی ئەوەی کە پشتیوانی لەم جۆرە ژنانە بکرێت لە سیاسەتی تورکیادا، لە بەڕێوەبردننی تورکیادا ئاستەنگ و سزا بۆ ئەم ژنانە بەڕێوە ئەبرێت کە بەداخەوە کە نەئەبووە بواە. بۆیە من پڕبەدڵ نیگەرانم و داواکارم ئەو سزایە لەسەری هەڵبگیرێت و ئازاد بکرێت و بگەڕێتەوە بۆ ناو کۆڕی خەبات و تێکۆشان و بۆ ناو ناوەندی بڕیار کە نوێنەرایەتی خەڵکانێکە لە ناو پەرلەمانی تورکیادا ئەو ژنە بۆ خۆی نوێنەری خەڵکی باکوور بووە و نوێنەری پارتێکی دیاریکراو بووە و ئەتوان بڵێم یەکێک بۆ لەو ژنانەی کە زۆرترین چالاکی و بەشداری لە کای سیاسیدا بووە و ژنێک بۆ پێشەنگ بووە لە خەبات و تێکۆشان بۆ گەلەکەی و بە تایبەتی بۆ گەلی کورد. لەبەر ئەوە پێویستە ئازاد بکرێت و پێشێلی مافی نەکرێت و چۆن دروشمی دیموکراتی بۆتە دروشمێک لە تەواوی دنیا بەرز ڕائەگیرێت، ئەم دروشمە تەنیا دروشمی وتن نەبێت و دروشمێک نەبێت تەنیا بەرز بکرێتەوە لە هەموو سیاسەتی وڵاتانە، بەڵکو دروشمێکی کردداری بێت و بە کردار بسەلمێنرێت کە پێویستە ژنان هەبن لە ناوەندی بڕیارا بن، هیچ شتێکی نایاسایی نەکردو، تەنیا تێکۆشان و خەبات نەبێت و داکۆکیکردن نەبێت لە مافی نەتەوەکەی و داکۆکیکردن نەبێت لەو نوێنەرایەتیکردنەی کە کۆمەڵێک خەڵک لەو وڵاتە دەنگیان پێداوە، بۆیە پێویستە ئازاد بکرێ. من هەمیشە ئەڵێم گرتن و زیندان و لێدان قەت نابنە هۆکارێک بۆ پاشەکشەکردن و نابنە هۆکارێک بۆ ئەوەی کە کۆڵ بەو ژنە تێکۆشەر و قارەمانانە بدەن کە بڕوای تەواویان بە تێکۆشان هەیە. بۆیە ئەتوان بڵێم ئەمە ڕق ئەستورتریان ئەکات و پێداگریان ئەکا و ئیرادیان بەهێزتر دەکات لەوەی کە دەیان نمونەی تری وەکو لەیلا گوڤەن بێنە ناو کۆڕی خەبات و تێکۆشان و داکۆکی بکەن لە مافی ڕەوای گەلی کورد.